سەبارەت بە پەیامەکەی کەجەکە گەلی کورد نەک تەنها حیزبە سیاسیەکان گەلی کورد بە گشتی پژگیری لە پەیا و پەیامە پیرۆزەی کەجەکە دەکات لەبەرەوەی ئەمڕۆ نیازی وڵاتی داگیرکەری تورک دیارە کە ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهانیشدا ئەو سیاسەتە قێزەونی تورک ڕنگدانەوەی هەیە وەکو ئەبینی شاڵاوێکی دەست پێ کردووە دەستدرێژیە کاتە سەر وڵاتی یۆنان یانی لیبیا مانای ئەمڕۆ دەستدرێژیەکانی وڵاتانیشی تێپەڕاندووە لەبەر ئەمڕۆ ببینین نەتەوەی گرتوەکانیش هاتوونە سەر دەنگ ئەبین لەگەڵ گەلی کورد لە هاودەنگە تا ڕادەیەکی کەم تاکو بە ڕادەیەکش ئەمریکاش ئەمڕۆ هەستی بۆ مەترسیانە کردو کەوا ئەبینە ئەردوغان و یان لەشکر کێشەکەی سنووری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێپەڕاندووە گەیشتووەتە وڵاتانی ئەفریقیا گەیشتووەتە وڵاتی ئەوروپاش بۆیە ئەمڕۆ دەبێت گەلی کورد بە شێوەیەکی گشتی هاودەنگ بێت و مەترسیەکانی تورک بە کەم نەبینێت توش و هەموو کاتێک بە هاودەنگ پژگیری لەو پەیامە پیرۆزەی کەسەکە بکەین کە ئەمڕۆ پەیامی یان مەبەستی تورک سڕینەوەی گەلی کوردە لە هەموو بەشەکانی کوردستان لەبەر ئەوە مەترسیەکە گشتیە لەسەر هەموو بەشەکانی کوردستان بۆیە یەکڕێزی و هاوتەباوی و یا بەدەنگەوە هاتینی کەجەکە ئەرگێکی ئەخلاقی و نەتەوەیی پیرۆز دیار من پێم وایە یەکریزی و یەکدەنگی بۆ لایەنە سیاسیەکان لە کوردستاندا زۆر هەنگاوێکی گرنگ دەبێت بە تایبەتی بۆ تێپەڕاندنی ئەو مەترسیانەوە ئەو گۆڕانکاریانی کە ڕوودەکەنە ناوچەکە و یەخە بە کورد دەگرن و ڕنگدانەوەی کاریگەری سەرەکییان لەسەر بەرژەوەندی باڵەکانی کورد دەبێ وەکوونەتەوە لەم ناوچەیە پێم وایە بە یەکریزی و بە تەبای و ڕێککەوتن لەسەر بەرنامەیەکی دوور و درێژخایەن پێم وایە دەتوانین مەترسیەکان تێپەڕێنین و دەتوانین کورد پارێزگاری لەو دەستکەوتانەکە کە هەیەی تا ئێستا لە ڕووی نەتەوەی و دەتوانێت دەستکەوتی نەتەوەی زیاترش بەدەستبێنێ بەڵام بڵێ گرنگە تەبایی یەکریزی یەک هەڵوێستی و یەک بەرنامەی ئەمەوەکو بزوتنەوەی گۆڕان ئێمە لەگەڵ یەکریزی و تەباین لەگەڵ یەک بەرنامەین لەگەڵ ئەوەین کە کورد بە یەک ڕوئە ئەم مەترسیانی ڕووەکە لە ناوچەوە و ئەو شێشانەوە ئەو گۆڕانکاریان کە لە ناوچەکە ڕوودەدا پێم وایە گۆڕان لەگەڵ ئەوەیە بەڵێ ئەم گۆڕانکاریانی کە ڕوودەکەنە ناوچەکەەوە مەترسیەکانش بە یەکریزی تەبایی تێدە ئەو کە پێوترێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە ئێستا بەرنامەکە ڕەنگە هات بێتە کوڵاندنیان گوتەوەی کە پێگەیوە ئێمە نەک لێرە لە کوردستان شتەکەنە بەهێزیەشی دەرێشی تەتیکە کرێوە لە کوردستان هێزێکی کە هەیە هاتووە سەربەریەکان و مافەکانمان و ئەوانەمان داگیر بکە ئێمە کاتێ بژە تعریب باسوونێتەوە نمونەکەشی دیارە بەعس نەیتوانی بەو سیاسەتە کە حیزبیە گەورەیە ئەو دەسەڵاتی نەیتوانی کەرکوب بەو شوێت تعریب بکە کەرکوب بسرێتەوە کە کورد بێت لە کوردستانە لە هەموو چارپەرزەی کوردستانە هەست بۆ مەترسیەکە هاتنی تورکیا بۆ چییە یان ئەو ێشایەنیان نایبێت سینگی پەڵنگ هاتە کوردستانەوە تەنها موزعی پارتیکرەکانی کوردستان پاکە نییە ڕەنگە بۆ خۆی کۆمەڵێکە ئەزیزایەتر هەبێ ئەوان ئێمە ئێستا لە ساڵی 23 نزیکا بینەوە لە پەیمانگرنی لۆزان نزیکا بینەوە ئەوان طموحاتێکی گەورەی عوسمانیان هەیە کە ئێساکمنە ئەردۆغان وەکو خەلیفە قودوەیەکە بۆیە ئەوە نەک ئێمە نەک کوردستان تەنها ناوچەکە و دەوروبەر و ئەوروپاش هەستیان پێ کردووە بۆیە هەموو کاتێ ئێستا لە هەموو کاتێ تورکیا ڕسواترە لە هەموو جیهانە